بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان دیارە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئارێزەدا حەزمان کرد گفتوگۆیەکی کراوە دەربارەی یەکێک لە دیاردە هەرە ترسناکترین و قێزەوەنترین دیاردەی ناو کۆمەلگا ئەویش بریتێ لە خیانەتی زەوجی یاخود بە مانایەکی تر بڵێن خیانەتی هاوسەری کە لە نێوان پیاوێک و ژنێک کە بە عەقدێکی شەرعی هەردوو لایەن گرێبەستێکیان ئەنجام مابێ بۆیە دێنە خزمەت بەڕێستان و بە هەموو لایەکمانەوە بتوانین تشکێک بخێنە سەر ئەو بابەتە و گفتوگۆیەکی کراوە لەو ڕۆ ئەنجام بدەین پێم باشە هەوڵی ئەوە بدەین زیاتر تشک بخێنە سەر ئەوەی کە دیاردەی خیانەتی هاوسەری کە بە ترسناکترین دیاردەی کۆمەڵایەتی دادەنرێ لە ناو هەموو کۆمەلگاکاندا کە بۆ خۆی لە خۆیدا خیانەتی هاوسەری هیچ کاتێک پەیوەندی ینی تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بەوە نییە کە تایبەت بێ بە کۆمەڵگەیەکی دیاریکراوە بەڵکو و زۆربەی زۆری کۆمەلگاکانی جیهاندا ئەم دیاردەیە هەیە و بە ڕێژەیەکی باویش و دیاردەیە نەوەکو حاڵات لە هەموو کۆمەلگاکاندا چکە ڕێژەیەکە پەیوەندی بەوە هەیە کە لە کۆمەلگەیەکەوە بۆ کۆمەلگایەکی تر جیاوازەوە لە هەمان کاتە خیانەتی هاوسەری هیچ کاتێک پەیوەندی بەوە نییە کە ئایا ئەم کەسە لە چ تەمەنێکدا گەنجە یاخود پیرە و یاخود پەیوەندی بە ڕەگەزەوە نییە کە جاری وای ئەم سنوورانەش تێ ئەپەڕێنێ بۆ خۆی ئێتر لە نێوان طبعاً خیانەتەکە هەردوو ڕەگەزەکە ئەگرێتەوە هەم ڕەگەزی مینە ئەگرێتەوە هەم ڕەگەزی نێرینە کە بەو مانایی کە بڵێن پیا و ئافرەتەکە ئەگرێتەوە بەشدار ئەبن لەما و لە هەمان کاتە هەتا پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری تاکەکانی شەوە نییە بە ڕێژەیەک بۆ ئەندازەی کە لە زۆربەی کاتە زیاتر ئەو کەیسانی کە ئەبینرێن مەسەلە لەو پەڕی ئاستی ڕۆشنبیریەکی زۆرەوە هەتا ئاستی ڕۆشنبیریەکی کەم جاری وا هەیە بەشدارە لەم خیانەتە و ممارەسەی ئەم مەسەلە دیاردەیە ئەکا و لە هەمان کاتیشە پەیوەندی بەوە نییە کە مەسەلە لە ڕووی ئاستی خوێندەواری و نەخوێندەواریەوە بە هەمان شێوە پەیوەندی نییە بۆیە هەتا پەیوەندی تا ئەندازەیەک پەیوەندی بەدابوو نەریت و کولتوری شەوە نییە بۆ خۆی چکە ئەبینین لە زۆربەی کولتورەکاندا لەو پەڕی کولتورێکی ئەو وڵاتانی کە خاوەن کولتورێکی پێشکەوتن و لەگەڵ ئەو کۆمەلگانی کە خاوەن دابوونەرێتێکی دواکەوتون لە هەموو کۆمەلگاکاندا بەڕێژەی جیاواز ئەبینرێ و لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ڕێژەکە فەرق ئەکات و هەتا ئێستا زۆرترین ڕێژەی خیانەتی هاوسەری لە وڵاتی تایلەندا کە ڕێژەیەکی زۆر لە خیانەت لەوێ ئەنجام ئەدرێ و بە دواییدا وڵاتەکانی تر دێتە ئاراوە بۆیە ئێمە پێمان باش بوو کە ئەم بابەتە گرنگیەکی تەواوی پێ بدەین و پێمان باشە ئەگەر کاک دکتۆر عەبدولسەمەد لە ڕووی مەسەلە ئەم دیاردەیە هەم لە ڕووی پەروەردەییەوە هەم لە ڕووی دەرونیەوە لەسەر تاشی کۆمەڵگە لەسەر ئەو کۆمەڵگەی کە ئێمە تیایدا ئەژنەوە بە تایبەتی کۆمەڵگەی کوردەواری چ کاریگەریەکی خۆی ئەبێت لەسەر کۆمەڵگا ئاماژەیەکمان پێ بدەی بۆ سواز بۆ ئێوە سواز بۆ بینەرانی کەناڵی پەیام سواز بۆ ئەو بەڕێزانی کە لە پشتی کامێراوە ئەم بەرنامەیە وێنە ئەگرن وەکاری مۆنتاجی بۆ ئەکەن لە ڕاستیە ئێمە قسە لەسەر دیاردەیەکی کۆمەڵایەتی زۆر قێزەوە نەکەین زۆر مەترسیدار زۆر خەتەرناک بەڵام بە درێژایی مێژوو مرۆڤ و مرۆڤایەتی پێوەی ناڵاندووە ئەوەی کە جەنابە دووتت ئەمەوێت ئیزافەیەک بخەمە سەر ئەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم دیاردەیەکی قێزەون بووە ناپەسەندە لە ڕووی ئاینیەوە ئەم دیاردەیە گوناحە لە ڕووی یاساییەوە تاوانە بەڵام لەگەڵیشیا بنەبڕ نەکراوە نەک بنەبڕ نەکراوە بە درێژایی مێژوو بە شێوەی جیاجە لە کۆمەڵگا جیاجەکانە هەر هەبووە هەتا ئێستاشی لەگەڵا بێ و ڕەنگە هەڵە نەبین کە هیوادارین هەڵە بین لە ئایندەشا بە ئاسانی ڕەنگە چارەسەر نەکرێت ئەم دیاردەیە وەکو تۆوتت پەیوەندی بە دارایی و نەدارایی پێشکەوتن و دواکەوتنی کۆمەڵگاکانەوە نییە
پەیوەندی بە ئەوە نییە کە کەسێک لە ژیانە هیچی کەم نەبوو بێت تەنانەت پەیوەندی بەەوەشەوە نییە کە کەسێک بەدڵی خۆی هاوسەرگیری هەڵبژاردی بێت زۆر جار چونکە ئەوش حاڵەتێکە کە بینیومانە سەرەتای پرۆسی هاوسەرگیرەکە بەدڵی خۆیەتی بەڵام دوجار لەلایەن ژنەکەی پیاوەکە بێت جۆرێک لە با بڵین ناپاکی هاوسەرگیری ڕووی داوە ئەگەر بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانمان نمونەی لەم بابەتە بێنینەوە بۆ نمونە لیویسەکانی فەڕەنسا کە لە هیچیان کەم نەبوو لە ڕاستی ئیتر ئەوان پاشای مەملەکەت بوون بەڵام هیچ لیویسێکی فەڕەنسا و هیچ شاژنێکی فەڕەنسای ئەو سەردەمە نەبووە داوێن پیس نەبوو بێت ئەمە شتێک نییە بوختانێک نییە من بیکەم کتێبێک بە درێژایی باس لە مێژووی فەڕەنسا و لە ناویشانە لیویسەکانی فەڕەنساکە کە 2737 لاپەڕەیە سێ بەرگە زۆر بە وردی قسە لەسەر هەموو ئەمانە ئاکات هەتاوەکو لە کۆتاییە باس لە ناپلیۆن و لیوسی هەژدەمیش ئەکات ئەگەر ناپلیۆن وەربگرین هێشتا بە براورد لەگەڵ مێژووی دێرینە تازەیە تا ڕادەیەک ناپلیۆن کە بڵین یەکەمین خێزانی دروست کرد ناوی ژۆسفین بوو ژۆسفین ماوەیەکی کەم دوجار لەگەڵ ناپلیۆنە جیابوونەوە هۆکاری هەرە سەرێکەکە ئەوە بوو ژۆسفین زۆر بە ئاشکرا داوێن پیسی ئەکرد و ئەمە گەیشتبوو ئەوی کە لە تەواوی فەڕەنسا پێی ئەزانراوە ناپلیۆن درکی بەمە کرد تا دوجار ئەگەرچی هێشتا ژنەکەی خۆشەویست بەڵام ناچار بوو وازی لێبێنێت لەبەرەو خیانەتە زەوجەی کە کردوێتی لە دوای ئەوە ماری لویزی خواست ماری لویز کچێکی هەرزەکاری تازە هەڵچوو بۆ کاتە ناپلیۆن تەمەنی 41 ساڵ بوو کە کچی پاشای نەمسا و دیارە بۆ مەبەستێکی سیاسی ئەم زەواجە کرا ئەو کاتێک کە لە کەژاوەی گواستنەوەی ماری لویزە بۆ ناپلیۆن گواستیانەوە 4 ملیۆن کەس بەشداری کرد لە کاتی گواستنەوەی ماری لویزە بۆ ناپلیۆن نامەیەکیان بەنیهێنیدایە ناپلیۆن کە لەلایەن ماری فۆلاکساوە نامەکەی بۆ هاتبوو کە یەکێک بوو لە عاشقەکانی ناپلیۆن کە کوڕێکی بووە لەو کاتانەیە ساڵێکی نەبرد دوای ئەوەی کە مناڵیان بوو ماری لویز مناڵێکی لە ناپلیۆن بوو دووبارە خەبەران بۆ هێنا کە لە عاشقەیەکی تری کوڕێکی تری بووە بە کورتەکەی طبعا دوای ئەوەش کە ناپلیۆن لە کارەخرێت و دەرەکرێت لە دەسەڵات و لیوسی هەژدە دێتە سەر حکم و ئەوانە بە ماوەیەکی زۆردا ئەبڕێت ماری لویز لە ناپلیۆندا ئەبڕێت لەو ماوەیە ماری لویز لە پیاوێکی چڵێسی داوێن پیس دوو مناڵی بوو و سێم مناڵیشی دوای ئەوە کە دوجارش بە شەرعی بوو بە ژنی یەکتری لە دوای 2 هەفتە مناڵی سێمی بوو یعنی ئەمانە کلینتۆن بۆ نمونە سەرۆکی پێشووتری ئەمریکا فەزیحەیەکی لەو بابەتە لەسەر دەستی خۆی و با بڵین مۆنیکا ڕوویدا باشە کلینتۆن ئەگەر بیتە سەر ئەوەی کە لە حکومایە لە دەسەڵاتە لە ڕووی دارایی و لە ڕووی ڕۆشنبیری لە ئاستی دەسەڵات و لە چیترە لە هیچی کەم نەبوو بەڵام دوجار تووشی ئەو فەزیحەیە بوو کە کارێکی قێزەوەنەوە پێم وایە ئەمانە بە کورتەکەی کەم بڵین خێڵ و بنەماڵ و دەسەڵاتی میرەکان و پاشا و سوڵتانەکان هەیە بە کوچ و کوڕەکانیانەوە بە خۆشیانەوە جۆرێک لە دایان پیسیتیان نەبێت ڕەنگە بڵێن لەوەیە زیاترە وەک لە خێزانێکی ئاساییە داوێن پیسی یان با بڵێن خیانەتی زەوجی تا ڕادەیەک بەشێکی ئاشکرا و ڕوونا بەڵام بەشێکی هەتا ئێستا شەگەل لەگەڵا بێت جۆرێک لە سڕی تا هەیە و نهێنیە زەحمەتیشە کەشف بکرێت چونکە بە پێی منتەقلێکی دەیتەوە قورسە ئاوالێکی دەیتەوە بە پێی ئاین لێکە دەیتەوە پێچوانی ئاینە بە پێی دابوونەریت و عرفی کۆمەڵایەتی لێکە دەیت و پێچوانێ بە پێی یاسا لێکە دەیتەوە هەموو شتەکانی تر پێچوانێک کەچی سێرەکەی ئەو کەسە ئەیشی کات هۆشیاری هەیە ئامادە باشیە بۆ شتێکی تر ئەیکات بە کورتەکەی کۆمەلگا بەڵێن مرۆڤ و مرۆڤایەتی تووشی سەرگەردانێکی زۆر گەورە بووە بێگومان ئەم چەمکەش لە دوای دروستبوونی خێزانەوە مانایەک پێیاکە پێشەوەی کە کۆمەلگا بەم ئاستە خێز دروستکردنی خێزان قۆناغێکی گەشەی کۆمەلگایە کە کۆمەلگا پێیگەیشتووە پێشەوەی خێزان دروست بێ شتێک نەبوو ناوی داوێن پیسی یا خیانەتی زەوجی بێت و ئەمە لە ڕووی گەشەی کۆمەڵایەتی و ئەمە زانستی کۆمەڵناسی و مرۆڤناسی زۆر بەوردی قسەی لەسەر پێکاتی قەبیلە و خێڵ و بنەماڵە کۆنەکانی سەردەمی دێرین کردووە لەو ڕۆوە لە ڕاستیە ئەگەر قسە لەسەر هۆکارەکانی یا لێکەوتە دەرونی کۆمەڵایەتەکانی بکەین زۆر زۆرە ئەگەر زۆر بە کورتی ئیشارەت بە هەنێ خاڵ بکەین یەکێک لە دیارترین هۆکارەکانی کە ئەمە ڕوو ئەدات بەڕێی من ئەوەیە کە ژنە و پیاوە هەردووکیان لە ئاستی بەرپرسیارەتی خێزانیان نەبوونە ڕاستیە بەرپرسیارەتی خێزانی بەرپرسیارەتێکی ئەژگار گەورەی ئینسانی ئاینی کۆمەڵایەتی ئەخلاقیە کاتێک مرۆڤ لە دەرەوەی خێزانە ئەم بەرپرسیارەتیان زۆر ناکەوێت ئەستۆ کۆمەڵی بەرپرسیارەتی تری هەیە کە جیاوازە لە بەرپرسیارەتی خێزانی بۆیە کە کاتێک خێزان دروست دەکەیت ئیتر تۆ کەسە سەڵتەکە نیت کەسە تەنهاکە نیت لەوێەوە تۆ هاوسەرت هەیە هاوژینت هەیە ماڵت هەیە و بەرپرسیارەتێکی ئەزگار زۆر ئەکەوێت ئەستۆ کێشەی گەورە ئەوەیە بەشێک لە خێزانەکان لە ئاستی ئەم بەرپرسیارەتیان نین و هۆکاری ئەمشکە لە ئاسی بەرپرسیارەتەکان بۆ نەگونجانی ژن و پیاوەکە ئەگەڕێتەوە ئەڵین نەگونجان مەبەستمان لە زۆر لایەنە
کە دوجار هیواداریم دەرفەتە بێت لە بەرنمەکەی قسەی لەسەرکەین. یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە سروشتی ژن و پیا بۆ یەکتری ڕوون نییە، نەپیا و بە تەواوی سروشتی ژن تێگەیشتووە، نەژن بە تەواوی لە سروشتی پیا و تێگەیشتووە. ئەم نەناسینی سروشتی یەکتریە وای کردووە کە زوو لە یەکتری تێر بن یا زوو لە یەکتری بێزار بن بە معنایەکی تر و ئەوان نەبنە مای ئاسوودەیی بۆ یەکتری و لە ڕێگایەکی ترەوە بیانە تۆڵە لە یەکتری بکەنەوە کە دیارە ئەمە هەڵەیەکی گەورەیە، ئەمە تۆڵەکردنەوە نییە. لە ئاستی کۆمەڵایەتی و دەرونی ئەبێ بزانین ئەو کەسەی کە داوێن پیسی ئەکات بە معنایەکی تر خیانەت لە ژنەکەی ئەکات، ئەوە لە پێش ئەوەی کە خیانەتی لە ژنەکەی کردبێ خیانەتی لە خۆی کردووە، چونکە ئەو کەسە بە پێوەری کۆمەڵایەتی ئاینی یاسایی ئەو کەسە ڕسوایە و ئەو کەسە لە یاسا لایداوە ئەو کەسە گوناهبارە. باشە کەسێک کە ئاوهایە لەبەرەوە خۆی بچوو کردوێتەوە، خۆی ڕسوا کردووە نەک خێزانەکەی، ئەگەر پیاوە ئەگەر بەعکسی ئەوەشەوە ئەگەر ژنە خۆی ڕسوا کردووە خۆی گوناهبار کردووە نەک پیاوەکەی. پێویستە ئەو کەسی ئەو کاتانی کە ئینسان تووشی حاڵەتێکی ئاوا ناپەسەند دەبێت ینی حاڵەتێکێ ببوورە قسەکەشت پێ بڕم، ینی حاڵەتێکی ئێمە ینی هەمیشە ئەمانەی پرسیارەکە لێرەدا ئەمەیە کە ئێمە زیاتر قسەی لەسەر بکەین، ئەوەیە کە ناپاکی خێزانی بەڕاستی بە گەورەترین و ترسناکترین هەڕەشەدا ئەنرێت، یعنی بەڕاستی بۆ پەرتەوازەکردنی یەکەم خێزان، دووهەم کۆمەڵگا، سێهەم بەها بەرزەکانی کە لە ناو کۆمەلگا، یعنی چونکە لە هەر کۆمەلگایەکە ئەو ئەخلاق و ئاکارە جوانانە بەرە و هەڵدێری ڕۆژ بەرە و نەمان ڕۆژ بەرە و گرفتی گەورە ڕۆژ پێم وایە ئەو کۆمەلگا ڕۆژ لە دوای ڕۆژ بەرە و دواکەوتوی ئەڕوا. بۆیە یعنی چ جای ئەو کەسەی ئەو تاکە کەسەی کە خۆی هەڵەسێ بەشتەکە ئەمە کاریگەری لە ئەنجا لێکترازانی خێزان بە دوایدایە، یعنی یەکێک لەو کاریگەرە گەورانی کە لە ناو مەسەلە پرۆسەی خیانەتی هاوسەریدا دێتە ئەنجام، ئەویش ئەوەیە کە ئەم کاریگەریە بەستەنها بۆ خودی شخصەکە نییە کە وەکو تاوانبارێک وەکو لە ڕووی یاسایەکە کەسێکە تاوانبارە و لە ڕۆژشەرعەکەی کەسێکە بە هەمان شێوە گوناهبارە و مەسەلە سزای هەیە لە پاشە ڕۆژدا. لە هەمان کاتە مەسەلە کاریگەری ئەبێ لەسەر شوناس و مەسەلە کەسایەتی مناڵەکان، یعنی ئەمە بۆ خۆی کاریگەری یعنی ناوەستێ بەستەنها بەوە، لە هەمان کاتە کاریگەری هەیە لەسەر خێزان کە ئەبێتە پچڕانی مەسەلە ئەو خێزانە و لە هەمان کاتە کۆمەلگاش یعنی کە کاتی خێزانەکان بەرەو پەرتەوازەیی ڕۆژ کۆمەلگای گیرە خوات بەدەست ئەم حاڵەتەوە بۆ چونکە چەندین مناڵ لەم بینەدا کە گەورەترین ینی چۆنەڵێ حاڵەتێک کە ینی کاریگەریە کە لە مەسەلەی پرۆسەی لێکترازانی بینی ژن و مێردێک لەسەر خیانەتی هاوسەرگیری دروستە بێ گەورەترین کاریگەری لەسەر مناڵەکەیە کە سبەینە ئەم مناڵە لە زۆربەی ئەو هینانە توێژینەوانی کە کراوە زۆربەی ئەو مناڵانەی کە تووشی لادان ئەبن لە هەر ڕوویەکەوە ئەو مناڵانن کە مەسەلە دایک و باوک لە خێزانێکی جیابۆن جا چ جای ئەوەی کە مەسەلە ئەم مناڵە لە هەمان کاتە مەسەلە لە خێزانێکی بڵێن بەو شێوازە جیابوو بێتنەوە کە لەسەر خیانەتی هاوسەرگیری بۆی لە توێژینەیەکیشا باس لەوە ئەکا یعنی چ ئەوەی کە ڕاستەوخۆ مەسەلە جیابوونەوەکە ڕوو ئەدا چ لە ڕووی ئەوە توێژینەوەیە کە بخوێندەوە لەسەر لە یەکێ لە زانکۆکانی ئەمریکا کراوە ئەڵێ هەتا حاڵەتە بۆ ماوە یەکەش کاریگەری لەسەر بناڵ دروستەکە، یعنی ئەگەر دایک و باوکێک خۆیان هەستا بێتن بە خیانەت لە یەکتری لە ئەو حاڵەتە لە ڕێگەی DNA نەقڵ ئەبێت چونکە بە ئەندازەی ئەوەی کە کاتێ باوکەکە دڵسۆز بوو بەرامبەر بە دایکەکە بە ئەندازەی ئەوەی کە مامەڵەی جوان بوو خۆشەویستی لە بینی دایک و باوکەکە هەبوو ئەبینین ئەم حاڵەتە نەقڵە بێ بۆ مناڵەکەش لە ڕێگەی کرۆمۆسۆماتیەوە بۆیە یعنی کاریگەری بەستەنها ئەو کاتێنێ بەڵکو کاریگەری خراپتریشی ئەبێ بۆیە من پێم باشە ئەگەر ئاماژەیەک لەسەر ئەوە بدەین ئێمە وەکو چیاخانیش کە وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی و بە تایبەتی یعنی لە سنتەرێکە ئیشەکە کە ئەو سنتەریان کۆمەڵی کێشە و گیر و گرفت دێتە بەردەمیان دەکرێت ئێستا بە واقعی مەسەلە لە ڕووی واقعیەوە چیاخان کۆمەڵێک نمونەی جوانمان بۆ باس بکات کە ئایا ئەو هۆکارە زۆر زەقانی کە ئەبێتە پاڵنەرێک بۆ ئەوەی کە خیانەتی هاوسەری لە بینی ئایا ژنێک بیکا لە پیاوەکە یاخود پیاوێک بیکا لە ژنەکەی. بەڵێ دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. من وەکو توێژەیە کە ئیش ئەەکەم لە بواری خێزانیا و بە تایبەتیش ئیش بۆ ئافرەتانەکەین ئەو گیر و گرفتانی کە یێنە لای ئێمە گیر و گرفتی زۆرن
بە تایبەتی ئافرەتان ئێمە ئیشیان بۆ ئەەکەین کێشە و مەشاکیلێکی زۆر لە کۆمەلگای ئێمە بڵاوە خیانە زەوجیە کە بووە دیاردێکی زۆر بڵاو هەست دەکەین خەریکە ئاسایش ئەبێتەوە لە ناو خەڵکە. ئەگەر بڵێ بەواتایەکی تر زۆرترین کێشەکان کە دێتە ناو سنتەرەکەەوە بریتە لە خیانەت یعنی ڕێژەی زۆرترین خیانەتی زەوجیە. خیانەتی زەوجی زۆرترین ڕێژەکانی کێتە لای ئێمە کێشەی مەشاکیلەکان ئەو کێشانەی کە دروستە بێت لە ناو خێزانە بە کێشەیەک یەتە لای ئێمە کێشەیەک سەرەتا باسی لەوە ناکاکە ئەم خیانەتە لەگەڵیا بەڵکو بە کێشێکی بەسیط دەست بێکە کاتێدا ئەنیشی لەگەڵیا باس ئەەکەی سیر ئەەکەی سەرچاوی ئەم کێشەی خیانە زەوجێ لە نێوان ئەم دوو کەسەیە ڕوویاوە. هۆکارەکەی زۆرمان هۆکار هەیە بۆ لە ئێستاە لە کۆمەلگای ئێمە کە بۆتە دیاردەیەکی بڵاو مەترسیداریشە لە ئێستا لە کۆمەلگاکەمانە هیچ لەو هۆکارانە هۆکاری نەمانی ڕێز و احترام و سۆزداریە لە بینی ئەو دوو کەسەیە. ئەگەر لە بنێوان دوو کەسە دوو تاکە ژن و پیاو بێ یان کچێک بێ لەگەڵ خێزانەکەی کوڕێک بێ لەگەڵ خێزانەکەیە نەمانی هەست و سۆزداری لەو نێواندەیە نەما ئەم کەسە پەناباتە بەرەوەی کە لە دەرەوە ئەم فەراغە پڕکاتەوە ئەم فەراغش هەنێ جار ئەو پەناباتە بەرەوەی کە بێ ئیزنی ئەو کەسانی کە لە دەورێتی بێبێ ئاشکرا ئەوەی کە ئاشکرای کە پەیوەندیەک دروست دەکات. ئەم پەیوەندیەکە دروست دەکات ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ بۆ پڕکردنەوەی ئەم فەراغە سۆزداریەیە کاتەکە بۆ پڕکردنەوەی فەراغی سۆزداری بوو ئەبێتە خیانەتی زەوجی سەر ئەکێشە بۆی کە کێشە و مەشاگیرەکان لە ناو خێزانەکانە دروست بێت لە نێوان ژن و مێردەکانە گەورە بێت ئەمما یەکێک لە هۆکارەکانە کە ئەبێتە هۆی دروستبوونی خیانەتی ئەوە فەراغی سۆزداریە. هۆکاری ترمان هەیە کە ئەو دوو کەسە لە کاتێکە کە پەیوەندیەکیان ئامادەن بۆ ئەوەی پەیوەندیەکی خێزانی دروست بکەن بە کۆمەڵێک ڕۆژانە بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ یەکە ئابن هەنێک کاتێ ئەو کەسانی کە ئەڵێ بۆ لە کاتی دەستگیرانیە چەند سعات قسەمان کردووە بەیەکەوە بێزار نەبوو بێتاقەت نەبوو بەڵام ئێستا کە ژیانی هاوسەریمان پێکێناوە ناتوانێت نوێ ساعت قسەم لەگەڵا بکات. ئەمە کێشێکە فێری ئەوە بووە لە کاتێکە کە ئەمە دوانە بڕیاریان ناوە زەواجکەن بەردەوام بە تەلەفۆن قسە بکەن پەیوەندیان هەبێ قسە و ئەو شتانی کە بە تەلەفۆن بۆی کراوە ئێستا لە ژیانی هاوسەریا بۆی ناکرێت. ئەمە کە دروست بووە فەراغە هەبوو پەنابەت ئەزانێکە لە ڕێی تەلەفۆنەوە لە ڕێی پەیوەندیەکەوە کە غەیری پەیوەندی خێزانەکە بێ ئەو لایەنەی بۆ تعویز دەکاتەوە پەنابەتە بر خیانە زەوجی لە دەرەوەی پەیوەندی خێزانەکە پەیوەندێکی تر دروستەکە و بە هەم تەلەفۆن بێ بە ئەمەشیان لایەنێکی تری پڕ کردوێتوانێت. هۆکاری ترشمان لایەنی ناهۆشیاری خێزانە کاتێک خێزان ڕوبەڕووی قەیرانەکە بێتەوە ڕوبەڕووی کێشە و مەشاکیلێکە بێتەوە ناتوانێت تەحمل ناکە بەسەر ئەو وەزعە ئەچێتە دەرەوەی لە خێزانەکەی بۆ کاتە بەتاڵەکانی بەسەر بەرێ. لایەنی ترمان قەیرانی دارایی ئێستای وەزعی کوردستانەکە کەوتوتە ئەم وەزعەوە هەرچەنە پێشوەختیش ئێمە ئەم حاڵەتەمان هەبوو بەڵام بەو ڕێژە زۆرە نەبوو کە ئێستا هەیە لە ناو کوردستانە هەنێک کات هەیە بۆ خیانە زەوجی بۆ پڕکردنەوەی فەراغە مادیەکانی ئەو کەسێ ئاستی زۆر جارەگەر بەواتایەکتر بڵێت ئاستی لاوازی ئاستی دارایی تاکەکان وای کردووە کە پەنابێ بەڵام تەسەور ناکەی چیاخان یعنی هەندێک جار لە ئاستی دەوڵەمەندیشە ئەو حاڵەتە زۆرتر ڕوئەدا یعنی زۆر جار ئەمە بە ئەندازەیەک پەیوەندی ینی بەبوون و بە نەبوونەوە یعنی کاریگەری و هۆکارن بۆ ئەوەی کە مەسەلە ئەو حاڵەتی ناپاکی هاوسەرێتیە ڕوو بدات و خاڵێکی تر کە مەسەلە لە قسەکانی بەڕێستانەوە کە باستان کرد یعنی پێم وابێ بۆشایی دەرونی یا ئەو فەراغی کە جەنابەت باست کرد گرفتی هەرە گەورەی ناوتاکەکانی خێزانە. من ئەگەر کاک دکتۆر ئاماژەیەک لە ڕووە دەرونیەکەیەوە ئایا لە ڕۆ دەرونیەکەەوە باسێکی ئەوەمان بۆ بکات کە ئایا چۆن بتوانین ئەو فەراغە دەرونیە یعنی چ کاریگەریەکی لەسەر ئەم تاکە دروست کردو کاتێک کە پاڵ یعنی کە ئەبینێ هاوسەرەکەی چ پیاو بێت چ ئافرەت بێ گرنگی پێنادا مەسەلە وای لێ ئەکا هەوڵ بدا پەنابەرێتە بەر تاوانێکی گەورە و قێزەون کە بریتێ لە ناپاشی هاوسەرەتی یعنی ئەمە دیارە کە یعنی ئەوەی کە لە کۆمەلگای ئێمەدا و لە ناو تاکی خێزانەکانی ئێمەدا هەستی پێ نەکرێ وە گوێی پێ نەدرێ حاڵەتە سۆزداریەکەی کە شتێکی معنەویە کە پێویست بە ڕاگررتنی ئەو حاڵەتاکە یعنی مشکلەی کۆمەلگەی ئێمە ئەوەیە کە چ پیاو بێ و چ ئافرەت بێ ناتوانێت پیاوەکەی ڕابگرێت لە ڕووی سۆزداریەوە یعنی ئەم فەراغەت یعنی ئەوەندە گەورەیە لە ڕووی دەربوونیەوە کە تەواو سەیتەرە بکە بەسەر ئەو حاڵەتە بەڵێ
لە ڕاستیە مرۆڤ لێ کاتە بوونەوەرێکی کۆمەڵایەتی و هەروەها تاگەرایشە. یعنی لە دەرەوەی کۆمەلگا ژیانی خێزانی ژیانی کۆمەڵایەتی معنایەکی نییە و مرۆڤ ناتوانێت لە دەرەوەی کۆمەلگا بژێ. بەڵام لە هەمان کاتیشە مرۆڤ زاتێکی سربەخۆیە بە تەنها لە دایک بووە واتە هەتا ئەشمێنێت پێویستی بەوەیە کە پارێزگاری لەو زاتە ئازاد و سربەخۆی بکە کە لەگەڵ لە دایک بوونە لە دایک بووە. بە معنایەکی تر کۆمەلگا کەمتر دەسوەرداتە ناو شتە هەرە تایبەتەکانی ئەوە. بەڵام لە لای ئێمە تێکەڵاو بووە کۆمەلگا دەسوەرداتە ناو هەموو شتەکانی مرۆڤەوە و لێرەوە مرۆڤ بۆ خۆی ناژێت بۆ ڕەزامەندی کۆمەلگا ئەژێ لە لایەکەوە. لە لایەکی تریشەوە ناشتوانێت دەستبەرداری ئەو زاتە ئازاد و سربەخۆیی بێت چونکە بەبێ ئەوەش ژیان مانایەکی نییە. من بتوێمەوە لە ناو کۆمەڵا من وەکو زات نامێنم بوونم نامێنێت. ئەمە تێکەڵاو کراوە لە کۆمەلگای دواکەوتووە تا ڕادەیەکی زۆر درک بەمە ناکرێت. ژیانی هاوسەری عقدێکە بڕیارێکە لە نێوان کچێک و کوڕێکە لە نێوان ژنێک و پیاوە بە ڕەزامەندی هەردوو لایە. کۆمەڵێک بنەمای ئەخلاقی تیا هەیە کە ئەبێ پابند بن پێوە. من وەکو خۆشەویستی سەیرەکەی خۆشەویستی لە ڕووی دەرونی حاڵەتێکی هەڵچوو نییە. بەڵام یارمەتی مرۆڤەدا لە ڕزگارکردنی زۆر کێشەیە. مرۆڤ ڕزگارەکان لەوەی کە لە کەسێکی خۆپەرستەوە بیکاتە کەسێکی قوربانی دەر، لە کەسێکی وشک و تاکڕەوە بیکاتە کەسێکی کۆمەڵایەتی و زۆر شتی ترواتە لە خۆناسین و ئەیگەێنێتە قۆناغی خۆناسین و ئەویدەناسی. ئەمانە زۆر لە عینێکی تر یعنی ئەگەرچی حاڵەتێکی هەڵچوونیە خۆشەویستی نێوان کچ و کوڕێگە ژن و پیاوێک بەڵام لەگەڵیشی یارمەتی دەرێکی باشە بۆ مرۆڤ ژیانێکی ئینسانی باڵا بێتە سەر. کێشەی گەورەی ژن و مێردەکان پێشتری ژووتم قسەکەم تەواو نەکرد ئەوەیە کە لە سروشتی یەکتری باش تێ نەگەیشتون. ژن و پیاو دوو کاینی جیاوازن بەڵام دژ بە یەک نین. هەموو دژێک جیاوازە بەڵام هەموو جیاوازێک دژ نییە. ژن و پیاو دوو کاینی جیاوازن و پێویستە هەر یەکەیان هەوڵ نەدات ئەویتر کۆپی بکات. ئەبێ ژن بە سروشتی ژنیەوە پیاو قبولی بکات و پیاویش بە سروشتی پیاویەوە ژن قبولی بکات. ئەگەر هەر یەکەیان هەوڵیدا ئەم ببێتە نوسخەی ئەویتر تەبیعەتی وەکو من بێت حەزی وەکو من بێت سروشتی وەکو هەموو شتەکانی وەکو من بێت ئەمە هەوڵێکی بێهودەیە. بابی کێبرکیەوە ئەوە هەر نەک سەرکەوتو نابێت هەوڵی شەڕە تقریبن ینی ژن و پیاو لێرەیە هەوڵی ئەوادن کە کێ زاڵ بێ بەسەر ئەویترە و لە ڕاستیان پەیوەندی ژن و مێردایەتی شەڕ نییە شتی دۆڕاوبراوەیتیان نییە تێگەیشتنە و بە هەردووکیان پرۆسەکە تەواوەکەن تەکمیلەی یەکتری ئەەکەن. ئەگەر یارمەتیەکمان بێ دوای ناوبڕێک دینەوە هەر خزمەت جەنابەت بە ناوبڕێک بکەنە بەرنامە دواتر دێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان بابێنەوە لای کاک دکتۆر بۆ نمایشەکانی بەشێک لە کێشەکان وتمان پەیوەندی بەوەیە کە ژن و مێرد زۆر ئاشنانین بە سروشتی یەکتری و هەر یەکەیان ئەوێت ئەوی تر بێت نەک کەسەکە وەک خۆی بێت و وەکو خۆی قبولی بکات. ئەمە سەرچاوی بەشێک لە کێشەکان. هەندێکی تر ئەوەیە کە ژن و مێرد لە سروشتی یەکتری تێ نەگەیشتون هەر یەکەیان سروشتێکیە. بۆ نمونە ژن سروشتی بۆ خۆی ئاوهایە کە ئەوێت شتەکان ئەوەی لە ناخی خۆیاتە ئاراستەی دەرەوەی بکات. پیاو بە عکسەوەیە ئەو شتێک کە لە ناخی خۆیاتە حەزەکات ئاراستەی ناخی خۆی بکات. هەر ئەمەیە لێرەوە یەکتری تۆ بەدوارەکەن مەسەلەن پیاو بە ژنەڵێت زۆر بڵێە ژنیش بە پیاوەڵێ وشکە. لە ڕاستیە هەر یەکەیان سروشتی خۆیانە نە ئەم وشکە ناو زۆر بڵێە ئەبێت تۆ ژنەکەت بەمە قبول بێت و لێرەوە ئیتر ئەمە دووبارە و سێبارە ئەبێت و ئەبێتە مای شتێکی ئەوەی ڕۆتینیە کە ئاسوودە نابێت ئەوەی کە پێشتر تەسەورێ کرد لەوەی کە ژنەکەی ئاسوودەیەکە ئەوانیە ئەمیش لەبەرەوەی وای وا بیرەکاتەوە کە مێردەکەی ئاسوودەیە کرد ئەوە ئاسوودی ناکە تا ئەگاتە ئەوەی کە لە جیاتی و یەکتری ئاسوودەکەن لەکتری بێزارە بن. اینجا تووشی ئەو هەڵایە بن هەریەکەیان ئەوڕات پەناباتە بەر ئەو کارە ناپەسەندە. لە ڕاستی ئەمەوی ئەم قسێتەوە بکەم ئەو کەسێک کە کارێکی لەو بابەتە ئەکات خیانەت لە ژنەکەی ئەکات لە ڕاستیە خیانەتی لە خۆی کردووە خیانەتی لە مرۆڤایەتی کردووە. من مەبەستم لەوەیەکە وتمان ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی و ناپەسەندە لە ڕووی ئاینی و گوناحە لە ڕووی یاسایی و نایاساییە کە سزای لەسرە. باشە کە شتێکی ئاوا بێت ئەو کەسێک کە ئەیکات ئەو کارێکی وا ئەکات ئەوە خۆیەتی خۆی ڕسوا کردووە نەک ژنەکەی. با مرۆڤ وەکو ئاوێنە وێنەدانەوەی هەبێ ئاوێنە بڵین بێدەنگ و بێڕەنگ و بۆنە ئەو شتەی لە بەردەمێتی ئەوە نیشانەدات. ئەو لەحزەیەی کە مرۆڤ ئەو کاتی کە تووشی کارێکی ناپاکی هاوسەرگیری ئەبێت بۆ یەک لەحزە بە ئەم دەورەکەی بگۆڕێتەوە. ئەگەر پیاوە خەریکە کاری ناپەسەند و ناپاکی لە ژنەکەی ئەکات با وای دابنێت ئەگەر لەو لەحزەیە ئەگەر ژنەکەی بێ ناپاکی بکات ئەم ئەبێ هەست بەچی بکات
مەبەسم لێ با بۆ یەک لە حەزا و دەورەکە بگۆڕێتەوە سیرەکەیت هەست بە حاڵەتی زۆر ناخۆشن خراپەکات چونکە بۆ کارێکی ناپەسەند دەکات باشە مادام وا بێت باش ژن و مێردەکان بوو ئەو لەحزەیە با دەورەکانی یەکتری بگۆڕن و هەرگیز تووشی شتیوان نابن چونکە کاتێک پیا و هەست بکات ژنەکەی ئاوا ئاکات مردنی بۆ خۆشترە لە لایەوە بێگومان بە هەرگیز ئەمە قبول ناکات ئەگەر ژنەکەش بزانێ مێردەکەی و ئاکات ئێش ئەمە قبول ناکات بە هیچ شێوەیە دەیبا لەو کاتانەیە کە خەریکە تووشی ئەو هەڵێ ئەو تاوانە ئەو گوناحا بێت با سیفاتی وێنەدانەوە ئاوێنەمان هەبێت با دەورەکانمان بگۆڕینەوە ئەو کاتە تووشی ئەوە ناوین هەندێ جاریش ئەم خیانەتە وەکو تۆڵەسەندنەوە بەکارهێنرێت بەڕاستی ئێمە چەندین جار جۆمان لێ بۆ ئەو کەسانی کێن ئەڵێ بۆ ئەو خیانەتی لێ کردوم لە تۆڵەی ئەوەیە منیش خیانەتی لێکم وەکو تۆڵەسەندنەوەیەک وەکو چەکێک بەکارهێنێ لە بەرامبەر خێزانەکەیان لە بەرامبەر مێردەکەیە ئەمە زۆربەی کاتەکان خیانە زەوجی وەکو چەک بەکارهێنێ هەندێک جاریش وەکو لاساییکردنەوە ئەبینێ کەسێک کە خیانەت ئەکا زۆر مرتاحە دڵی خۆشە خۆ نازانێ لە ناخی ئەو کەسە ئەو کەسە کەسێکی چۆنە بەڵام زاهیرێن کە ئەیبینە مرتاحە دڵی خۆشە ئەویش بەڵێ ئەو خۆوەەر ئەگرێت و لاسایی ئەکاتەوانێ خۆ نازانێ ئەمە چۆنە و لە چیت معلوماتێکی نییە لە سەرەما زۆربەی کاتەکان لەم لاساییکردنەوە ئەکەوێتە مووقیف ئێکەوە کە خۆشی قەراری بۆ نادرێت لە دوایە چی ئەکۆی کە بە ئاگایەتەوانێت کە هۆشیەتەوە ئەنجە ئەزانێت ئەمە غەڵاتی کردووە یەک تێبینیم لەسەر قسەکانی چیاخان هەیە زاهیرەن وا دیارە کە ئەڵێ دونیش ئاسوودەم بەڵام بەپێی پێوەری دەروون ناسی لە ڕاستیان باری دەرونی ئەو کەسانی کە خیانەتی زێوجیەکەن لە هەر کەسێک پەشێوتر و نەئارامترە قەت ئارام نابێت بەڵام زاهیرەن بۆ کەسێک کە لاسای بکاتەوە زاهیرەن ئەیبینێ مرتاحە بەڵام لە ناخی خۆی هیچ ئارام نییە ئەو کەسێک کە خیانەت ئەکات ئێمە قسەکەمان لەسەر باری دەرونی ئەسڵەکەیەتی تەمسیلکردن جیایە ئەو وای تەمسیلەکە قسەکەی تۆ زۆر ڕاستە تۆڵەسەندنەوە ئەمە زۆر ڕاستە و ئەمە یەکێک لە هەڵە گەورە منطقەکانی ئینسانە ئینسان لە جیاتی ئەوەی هەوڵدا سلوکێکی ناڕاست ڕاست کاتەوە هەوڵی تۆڵەسەندنەوەکات لە ڕاستیە تۆڵەسەندنەوە قورس نییە بەڵام مرۆڤایەتی بەرەو هەڵدێرە بە ئینسانە بێ لێبوردەیی هەبێت سیفاتی لێبوردەیی لە بەرامبەر تۆڵەسەندنەوەی زۆر باشترە لە ڕووی دەرونیەوە ئەو کەسانەی کە خیانەت ئەەکەن لە ژن و مێردەکانیان لە هەر کەسێک نەئارامتر و پەشێوترن بەپێی پێوەرەکانی دەروون ناسی کاتێک مرۆڤ کارێکی هەڵە ئەکات کارێکی دروست دەکات بەبێ ئەوەی کە دەوروبەر درکی پێ بکات خۆی لە پێش ئەوانەوە درک بواکە کە بارێکی نائارام و دەرونێکی خراپی هەیە بەڵام لاساییکردنەوە کە من بە جۆرێت ئەوەی کە من واقعیان ئێڵێم کەسێک هاتوو ئەڵێ من خیانەتم کردووە بۆ لەبەرەوەی بینی و ڕەفیقەکەم هاوسەری هەیە مناڵی هەیە بەڵام لەگەڵ کەسێکی علاقەیە کە یە بەخۆشی بۆم باسەکە منیش لە ڕێگای ئەو باسی ئەوەوە هەنگاوم بۆ ناوە پەیوەندی تەلەفۆنی وەرگرتووە لە ڕێگای فەیسبووکەوە لە ڕێگای ئەنتەرنێت و علاقەیەک بە هەمان طریقە لاسایی کرد تا گەیشتۆتە ئەو قەناعەتەی درکی بەوە کردووە کە غەڵەتە بۆ لەبەری کە کەوتۆتە زەمبی نەفسی خۆی ئەنجا بۆی دەرکەوتو کە غەڵەتە ئەو مرتاح نییە لە کاتی خیانەتەکە بەڵام زەمبی نەفسی خۆی کە زۆر گرنگ بێ ئێمە ئاماژەی پێ بدەین ئەوش ئەوەیە کار کاتێک کاکتۆر پێشتر باسی کرد ویستم ئاماژەی پێ بدەم بەس کاتەکە نەگونجا مداخەلە بکەم لە بابەتەکەی یعنی ئەو ئاستە ڕۆشنبیرەی کە جەنابەت باس کە هەردووکیان بگەنە ئەو ئاستەی کە کۆپی یەکتری نەبن من پێم وا بێ ناهاوسەنگی لە بینی ژن و مێردا یاخود بەمانایەکی شەرعی بڵێن هاوکوف نەبوونی مەسەلە ئەو دوو ڕەگەزە لەگەڵ یەکدا ئیتر لە ئاستی ڕۆشنبیریەوە بێ لە ئاستی داراییەوە بێ لە ئاستی مەسەلە زۆر نەفسی بێ ئەگەر زۆر هاوکوف نەبوون یەکێکە لەو هۆکارە سەرکیانی کە ئەبێتە ئەو حاڵەتەی کە نەتوانن بە یەکەوە ئیدارە و ئیدامەی مەسەلە پرۆسی هاوسەرگیری بدەن بۆیە هەر یەکەیان جاری وهەیە ئەبینێ بۆ نمونە ناهاوسەنگێک لەخوا سێرەکە خێزانی کە بریتێ لە ژنەکە لە ئاستی خوێنەواری پیاوەکەدانە مەسەلە ئەو پیاوە لەوانێت زۆر جار کە کاتێک لە دەوامە مەسەلە زۆربەی ئەو کەسانی کە لە دەوام لەگەڵیدا کار دەکەن مەسەلە کۆمەڵێک ئافرەت بێ کە زۆر احتیماماتی گرنگی هەبێ بە ژیانی خۆی کە کار بکاتە سەر حاڵەتە دەرونی و سێکسیەکانی پیاوەکە بە نمونە مەسەلە ئەبینێت کە کاتێ لە شوێنێکە ڕەفیقەکانی ئەبینێ مۆزەفەکانە بینێ کارمەندەکانە بینێ ئەو کەسە هاوڕیانی کە لەگەڵی داکارەکەن لەو پەڕ ئیحتیمامدانان بە جلوبەرگیان بە هەڵسوکەوتیان هەتا بە جۆری بۆنەکان ئەو بۆنەی لە خۆیانەدەن هەتا بە جۆری ئەو ڕەنگەی کە هەڵیە بژێرن هەتا بە لە مامەڵەکردنیان مەسەر لەگەڵ پیاوێکە و بە پێچوانەکەشەوە هەر ڕاستە ئەگەر ئافرەتێک مەسەر
مەسەلە بۆ منە کارمەندی شوێنێک بێ ئەگەر پیاوەکەی ببینێ لە جێ ئیحتیمامی ئەوانیە تووشی ئەو حاڵەتا بێ یعنی شتەکە مەشمولە بە هەردووکیان سیرەکەی ئەمانە هەمووی کاریگەری هەتا مامەڵەکردن و شێوازی قسەکردن و نەرمونیانی ئەم ئافرەتە یاخود پیاوێک لە دائیرەیەکە لەگەڵ ئافرەتێکی مۆزەف کە هاوڕێەتی بە هەمان تەسەسێک کە سیرەکە دێتەوە ماڵەوە پیاوەکەی ئەنەڕێنێ بەسەریە مەسەلا هیچ عەتف و سۆزێکی ڕناگرێ هیچ نازانێت لانی دەرونیەوە ئەم ئافرەتە پێویستی بە هەروکو باستان کرد چیاخان باسگە فراغێکی دەرونی بۆ دروست بوو ئەم فراغە وای لێکە تووشی هەڵەیەکی گەورەیەەکە یعنی فراغێکی بچووکە جاری وایە تووشی هەڵەیەکی گەورەی ئەکا کە خیانەتە لە خیانەتیشەوە بەرەو لەکترازانی خێزان بەرەو پەرتەوازەی مناڵ بەرەو پەرتەوازەی کۆمەلگا بەرەو ئەوەی ئارێمی و پشێوی ناو کۆمەلگا و ئاسایشی نەتەوەی تێکدا نەتەوەی تۆ ئادامی لەتەکەت تێگەدا ئەمانە وای کردووە کە سیرەکەی ئەم ئافرەتە ئەم پیاوە گرنگیدانی بە دەرەوەی کە دێتەوە ماڵەوە بەو شێوازانێک کە بینێت یەتەوە ماڵەوە بۆ لای خێزانەکەی هیچ احتیماماتێکی جلوبەرگی نییە سیرەکەی ئەوەنە احتیمامی بە بناڵەکەی ئەدات ئەوەندە بە قاپ و قاچاخ و پاک و خاوێنی ماڵەکەی ئەدا ئەوەنە احتیمام بە لایانی پیاوەکە نادات کە مەسەل ئەو حاڵەتەی کە پێویستەکە ڕابگیرێ یعنی ئەم حاڵەتە زۆر گرنگە بەڵێ ئەڤانخان ئەم هۆکارەت چی ئەگەڕێتەوە بۆچی ئەم دووتا کاتێک خەزژیانی هاوسەریان پێکێناوە خۆی خێزان کاتێک دروستە بێت لەسەر کۆمەڵە بنەما دروستە بێکێک لەوانە ڕاستە عقدێک هەیە لە ژیانی ئەو دوو کەسە عقدی زەواجەکە بۆ پارچە وەرەقەیە بەڵام عقدێکی تر هەیە لە نێوان ئەو دوو کەسە عقدی سۆزداریە هەر کاتێک عقدی سۆزداری نەمات ئەگەر ئەو عقدەی کەش بمێنێ هیچ مانایەکی نابێ ئەو خێزانە بۆ لەبەروی کاتێک کە عقدی سۆزداری نەما ئەم دوو کەسە عەتف و سۆز و خۆشەویستیان بۆ یەکتری نەما پەیوەندی خێزانیەکان کاڵ ئەبێتەوە موشکیلە و شتەکان وردە زیاد ئەبێت ئەمانە هەمووی گەورە ئەبێت هەم لە کەسەکە بە دوای ئەمە ئەگەڕە لە دەرەوەی خێزانەکەی خۆی هەردوو تاگەکە هەمیش کاریگەری لەسەر مناڵەکانی دروستە بێت کاتی ئەم ئافرەتە ئەم پیاوە لە دەرەوەی خێزانەکەی خۆی پەیوەندیەک دروست دەکات متعی لێ ئەبینێ لە دەرەوە ئەم متعی لێ بینیوە بەڵام کەیەتە ناوماڵەکەی خۆیەوە ئەو فرسەتەی نییە ئەو متعەیە ببینێت تووڕەبوونێک دروستە بێ بەسەر مناڵەکانیە بەسەر خێزانەکەی کێشەکان گەورە ئەبێتەوە کاتە ئەم ڕنگدانەوە خیانەت و فەراغی سۆزداریەکە لە نێوە خێزانەکانە دروست بوو عقدی سۆزداری نەما لە بینی خێزانەکان تەسیراتەکەی لەسەر دوو تاکە کێشەیە لەسەر مناڵەکانی شەیە کەواتە ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە خێزان بەرەو هەڵدێر بەرەو داڕخان ئایا بە خیانەت بێ بە لەکترازانی تەلاق ئەمە شتەکان لێرە و لە فەراغی سۆزداریەوە هەموو کێشەکانی خێزان لە فەراغی سۆزداریەوە سەرهەڵەیەت کەواتە کە فەراغێک هەبوو لە ژیانی تاکانە پەنا ئەبەن بۆ پڕکردنەوە هەموو ئینسانێک وایە ئینسان کە برسی بوو پەنا باتە بەروی کە نان ئەگەر فەراغی سۆزداری هەبێت ئێمە بەمانایەک بڵێن مرۆڤەکان هەم حاڵەتی جەستەییان و لە بوارە سێکسیەکەیە پێویستیان بە تێرکردنەیە هەم لە حاڵەتە دەرونیەکەشا پێویستیان بە تێرکردن هەیە کەم تەرخەمی لە هەر ڕوویەکەوە لەمانە گرفتی دەرونی بۆ دروستەکە و پەنای پێ ئەباتە بەر زۆر شتی تر من پێم وابێ گرنگی نەدان بە مافی یەکتر لە بواری سێکسی شاژنوێت ئەوە ژێکێکە لە هۆکارە بێگومان ئەگەر ڕوخسەتم بی لە ڕاستەیە پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی دائیمە بەردەوامیەوە ناکرێ هەرگیز فەرامۆشیکە ڕێک لە نەمامێکە چێت تۆ چۆن نەمامێک ئەنێژیت ئیتر لەوێ کۆتایی نایە بەتەنها پێویستیت بۆی ئەم نەمامە بگرێتەوە هەمیشە گەشت بێت پێویستی بۆیە زەوەکەی بۆ بژارکەیت ئاوی بدەیت خزمەتی بکەیت اینجا چاوەڕێ بکەون نەما خێزانش لەو بابەتەیە ینی هەر تەنیاوە نییە ژن و پیاو لە سەرەتاوە ڕێکەوتون لەسەر کۆمەڵێ شت و ئیتر دروستیان کرد و خۆیتەوە ڕاتە ڕێوەژیان هەروە بوو لەم بابەتە نیە نەخێر بۆ یەک ڕۆژیش بۆ یەک لەحزە فەرامۆش کرات ئەو نەمامەیان ئەو خێزانی کە دروستیان کردووە چاوەڕێ و بەبەرە وەک چۆن نەمامەکە 30 ساڵە گەڕێت لەویش ئەو ژیانی خێزانی ژن و مێردایەتی بەرەبەرەو کزی ئەڕۆی مەبەستم لەمە چیە ئێوە باسی لایەنی سۆزداری و زۆر لایەنی تری بایۆلۆژی سێکسی ئەوانەتان کرد بێگومان پرۆسەی هاوسەرگیری یان پەیوەندی نێوان ژن و مرد کە پەیوەندیەکی کۆمەڵایەتی جیاوازە لە هەر پەیوەندیکی تر جیاوازە لە هاوڕێتی جیاوازە لە پەیوەندی نێوان کوڕ و باوک جیاوازە لە هیچ پەیوەندیەکی تر ناچێت لە ڕاستیە و پێویستە حەقی یەکتری بدەن گاڵێم حەقی یەکتری مەبەستمان لەوەیە ئەم ئەبێت کێشەی بەشێک لە ژن و پیاوەکان ئەوەیە ژنەکان لە پێشەوەی مناڵیان ببێت هاوسەر بوون دوایەوەی کە مناڵێکیان بێت زیاتر لەوە دایکن وەک لەوەی هاوسەر بن
هەندێکیان هەیە هاوسەرن وەک لەوەی دایک بن لە ڕاستیە لێ کاتێکە ئەرکی دایک یا ئەرکی ژنەکە قورسرە لەوەی کە لێ کاتێکە بێ هەم هاوسەر بێ هەم دایک بێت چۆن نەتوانێم تەوازنە ڕاگرێت بێگومان سەلیقەی ئەوێ شارێزایی و لە خۆبوردی ئەوێت ئەمە سەبارەت بە پیاویش کۆمەڵی ئەرکی تری لەسەر شانە بۆ ئەوی بتوانێت تەوازن لە باری دەرونی باری سیاسی و ئەوانەی تری خێزانەکەی ڕابگرێت بە کورتەکەی بە هەردوو لایەنەوە ئەتوانن پرۆسەکە تەواو بکەن و یەکلایەنە نییە من پێشتر باسی ئەوم کرد کە سروشتی یەکتری نازانن هەندێک جار هەیە پیاو تەبیعەتێکی هەیە پێویستە ژن درک بەم تەبیعەتی پیاو بکات و سازش لەسەر تەبیعەتەکانی خۆی بکات ئەگەر وانە بێت ئەبێتە مای بێزاری بۆ پیاوەکەی عکسەکەیشی ڕاستە هەندێک جار ژن سروشتێکی هەیە ئەگەر پیاو ئەم سروشتی ژن نەناسێتەوە و نەزانێت ئەمە سروشتێتی نەک مەبەستی شتێکی تر ئازاردانی مێردەکەیت یاچێکی تر ئەبێتە مای بێزاری بۆ مێردەکەی ئەم نەناسینە ئەم ناحاڵی بوونە دوجا پەلا هەیە بۆ شتی گەورەتر ئەبێتە بێڕێزی هەر ئەوەش ڕێز نەما لە ناو ژن و مێردە ئیتر ژیان ژن و مێردایەتی بێت درۆیەکی گەورە یعنی کەم نین ئەو ژن و مێردانی کە شەوان دوو سەر لەسەر سەرینێک بە ڕۆژی خەریکی فرتوفێڵ و یەکتری خەڵەتان و تەفرەدان و لەو بابەتانن ئەمە تاوانێکی گەورەیە ژن و مێردایەتی تا ئەو کاتە معنایەکی هەیە کە ڕێز ڕاستگۆیی وەفا لە بینیانە بمێنێ ئەگەر ئەمە نەما با ئاشکرایکەن باشترە بازیار ببنەوە أبغض الحلال عند الله الطلاق ناخۆشترین حەڵاڵ لە لای خوا طلاق جابوونەوەیە کە ئەگەر ئێم قەت بەزیابن چارەسەرە بۆ ئەو کاتەی کە ڕێز لە نێوان ژن و مێردێکە نامێنێت بنەماکانی خۆشەویستی نەما بنەمای ڕێز نەما لە بینی ئەو بنەمانی کە خێزانی لەسەر دروستە بێ بەڕاستی کە ئەوانە بەرەو نەمان ڕۆژ قسەکەی جەنابتە یعنی ئەو هینە نامێنێتەوە بەڵێ با درێژەی پێنەدا خێزانێکی درۆزنانە بەرێتە سەر و لەو بابەتە ئەو تەفرەدا ئەو تەفرە بدات ئیتر لێش ئەو پەل بەهای بۆ ناڵێن بۆ کاری داین پیسی و بۆ کاری خیانەت و لەو بابەتی تر خیانەتی زەوجی ڕێک لە خیانەتی نیشتمانی ئەچێت خیانەتی نیشتمانی لە خیانەتی زەوجی ئەچێت ئەمیان جاشایەتی ئەویان لەش فرۆشیە یان سوکایەتی کردنە بە یەکتری هەردووکیان بەرپرسیارەتێکی گەوری نیشتمان و هەروەها خێزان ئەمەیان بچووکراوی ئەوی تریانە خێزان بچووکراوەیەکی نیشتمانە و ئەبێ بیپارێزیت و ئەبێ قوربانی بدەیت لە پێناوە ئەگەر توانای ئەمەد نییە مەیکە تکایە مە بە هاوسەر مەبەرە باوک مەبەرە دایک چونکە بەرپرسیارەتەکەت گەورەیە ئیتر هیواداری بەڵێ کادکتۆر پێم وابێ کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا ئێمە پێویست بەوەکە کە بەرنمەیەکی تر بە بەرنمەیەکی تریا بە چەند بەرنمەیەکی تر ئەم بابەتە زۆر گرنگە و یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە بەڕاستی کۆمەلگا ئەتوانێت لە ڕووی ئەمن و ئاسایشی کۆمەلگاوە کاریگەری خۆی دروست بکە بۆیە ئێمە لەم بەرنمەیەدا ئەوەندە ئیکتیفا ئەەکەین بەوەی کە باس زیاتر لە هۆکارەکان بوو ئەکرێت لە بەرنمەکانی داهاتووە هۆکاری ترمان زۆر ماوە زیاتریش تێشک بخەینە سەری و بە تێر و تەسەلتر گفتوگۆیەکی تەواو بکەین لەسەر ئەو بابەتەی کە بریتە لە خیانەتی هاوسەرگیری هیوامان وایە کە لەم بەرنامەیە توانی بێتمان چەند بڕگەیەکی کەمیش بوو بێ لە هۆکارەکانی ئەوەی کە پاڵ نەرە بۆ ئەوەی کە هاوسەرەکان چ ژن بێ و چ پیاو بێ پەنابەرێتە بەرخیانەتی زەوجی توانی بێتمان ئەو هۆکارانە دەستنیشان بکەین و لە دواتر تریشدا کە هیوامان وایە چۆن خۆی پێش هەموو شتێک کە ئێمە ئەم بابەتە کە باس ئەەکەین بۆ ئەوەی کە چارە سەرێک بدۆزینەوە بۆ ئەو گرفتە بۆ ئەو دیاردە قێزە و نەترسناکەی کە هەڕەشەیەکی گەورەیە لە ئەمنی قەومی میلەتەکەمان ئێمە بۆ ئەوە بەڕاستی پێویستمان بە گفتوگۆی زیاتر هەیە لەسەری و بتوانین لە بەرنامەی داهاتوە ئینشاءڵڵا تەواو حەقی تاوا بدەین بۆ بابەتە و لە کۆتاییدا و کارم لەخوای پەروەردگار توانی بێتمان تیشکێک بخێنە سەر ئەو بابەتە دووبارە سوپاسی ئامادەبوونتانەکەم. سپاس.